دوای زیاتر لە 40 ساڵ لە جەنگی داسەپە و بە سەروڵاتەکەیاندا و زیاتر لە 19 ساڵ جەنگی تالیبان لەگەڵ ئەمریکا و حکوومەتی ئەفغانستان بە پێڕێکەوتنامەی دەوحەی پایتەختی قەتەر لە نێوان بزوتنەوەی تالیبان و ئەمریکا دیالۆگی نێوان ئەفغانیەکان لە نێوان شاندی حکوومەتی کابوڵ و بزوتنەوەی تالیبان دەستی پێکرد. وەزیری دەرەوەی قەتەر لە وتەی کردنەوەی گفتوگۆکەدا هیوای خۆت شاندەکان خزمەت بە گەلی ئەفغانی بکەن. جەختیشی لەوە کردەوە وڵاتەکەی بە هاوکاری کۆمەڵی نێودەوڵەتی هەموو توانای داخاتە کار بۆ سەرخستنی ئەو گفتوگۆیانە. ناوبراو تاکە ڕێگەی نەهێشتنی کوشتاری ئەفغانستانی لاوەدا کورت کردەوە کە ئاگربەست ڕاگەێنرێ و هەمووان بەو گیانەوە گفتوگۆ بکەن کە سەرخستنی ئاشتی سەرکەوتنی هەمووانە و کەس لە ئەنجامەکەیدا دۆڕاو نییە. سەرۆکی لیژنەی ئاشتی ئەفغانی دکتۆر عەبدوڵڵا لە وتەیەکدا هیوای خۆز ئەو دیالۆگە سەرکەوتوو بێت. ئاماژەی بەوەشدا کە ئەم ڕۆژە مێژوویە و لابیر ناکرێت. سوپاسی بزوتنەوەی تالیبانیشی کرد بۆ وەڵامدانەوەی پرسی ئاشتی. ناوبرە و جەختی لەوە کردەوە کە گەلی ئەفغانی هیواخۆزە جەنگ کۆتایی بێت و ساقامگیری لە وڵاتەکەدا بەرقەرار بێ و سیستەمێکی دەستوری کە وەڵامدەرەوەی ئیرادەی گەل بێت جێگەی بگرێتەوە. هەمووان زیانمەندن ئەگەر ملکەچی ئیرادەی گەل نەبن. لە لای خۆشیەوە سەرۆکی مەکتەبی سیاسی بزوتنەوەی تالیبان مەلا عەبدولغەنی برادەر ڕایگەیاند کە ئەوان ئاشتی و ساقامگیریان دەوێت بۆ وڵاتەکەیان. پێویستە بیر لە بەرژەوەندی هەموو پێکاتەکانی گەل بکرێتەوە. جەختیشی لەسەر سربەخۆیی بڕیاری ئەفغانستان کردەوە وەکو دەوڵەتێکی خاوەن سەروەری و سربەخۆیی. مایک پۆمپێی وەزیری دەرەوەی ئەمریکا لە وتەکەیدا ئاماژەی بەوە کرد کە گەلی ئەفغانی هەلێکی مێژووی لە بەردەمدایە بۆ دەستپێکردنی قۆناغێکی نوێ. سوپاس و پێزانینی خۆیشی بۆ تالیبان دووبارە کردەوە کە دژی کۆمەڵە تیرۆرسەکانە. پشتیوانی واشنتۆنیشی بۆ ئەفغانستانی یەکپارچە و خاوەنی سەروەری دووبارە کردەوە کە بتوانێت لەگەڵ خۆی و دراوسەکانیدا باشتی بژیت. ئەم دیالۆگە لەلایەن کۆمەڵی نێودەوڵەتیەوە گرنگی زۆری پێدەدرێت و لە وتەی وڵاتانی میوانی دیالۆگەکەدا جەخت لە پشتیوانی وڵاتان بۆ سەرخستنی کراوەتەوە. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی چین و توێژەکانی گەلی ئەفغانستانە زۆر گەشتبین نین بە ئاسانی چوونە پێشەوەی گفتوگۆکان چونکە دامەزراندنی ئەفغانستانی دوای ساڵی 2001 و دامەزراوەکانی و بیرکردنەوەی تالیبان بۆ بەڕێوەبردنی وڵات دوو جیهانبینی جیاوازن و لەوانەیە چەندین مانگ دیالۆگی پێویست بێت تاکو بگاتە ئەنجام. ئەوە لە کاتێکدایە خواستە دەرەکیەکانی ناوچەکە و جیهان لە ئەفغانستان جیاوازن و لاوانەیە ڕەوتی گفتوگۆکان تێک بدەن. ئەو دۆسیانەی کە ئاڵۆزن بریتین لە دابەشکردنی دەسەڵات و بە تایبەتی پێکهاتەی نەتەوەیی و مەسەبی ئەفغانستان گرفتێکی مێژوویە. چۆنەتی تێگەیشتنی تالیبان بۆ جێبەجێکردنی شەریعەت و هەڵوێسیان لەوەی وڵات کۆماری بێت یاخود میرنشین و بابەتی هەڵبژاردن و دەستور پرسی داهاتووی دیالۆگەکەن. بەشداری ژن لە کایە سیاسی و ڕووناکبیری و کۆمەڵایەتیەکان بابەتێکی تری ئاڵۆز و هەستیارە کە لە وڵاتەدا مێژوویەکی مەشتومڕی 100 ساڵەی هەیە. گەڕانەوەی ملیۆنان ئاوارە لە دەرەوەی وڵات پرسێکی تری قۆناغی داهاتووە. هەموو ئەوانش پەیوەستن بە وڵاتێکی ئابووری خاپورکراو کە پێویستی بە یارمەتی جیهانی هەیە بۆ ڕاستکردنەوە و سەقامگیری ئەو ئاشتیە تا وڵاتەکە لە سەرپێی خۆی ڕاوەستێت. ئایا سەرکەوتن بەسەر ئەو ئاسەنگانەدا ئاسانە؟ بە تایبەتی دوورە وڵاتانی جیهان لەم دۆخە ئابووریەدا بەکردەوە هاوکاری ڕاستکردنەوەی ئابووری ئەو وڵاتە بدەن.